هێرش ئەفدەمێتە باش هێرش نەهادا نووترین زانیاری چنە لەسەر جوینێ وێ ئەو پلانە و تێداینش بۆی ڕوبڕووبوونا کریزا دارایی دێ کۆنگرەیەکە ڕۆژنامەوانی بێڕاگەاندن یان دێ چاوا بێڕاگەاندن. بەڵێ شوان لە ئێستادا کۆبوونەوەکە لە نێو بینای سەعد عەبدوڵڵا لە شاری هەولێر لە هۆڵی سەعد عەبدوڵڵا بەردەوامی هەیە ئەوەی کە زانیاری نوێ لەلای ئێمە لە ئێستادا جگە لە پارێزگارەکان و جگە لە وەزیرەکان و جگە لە بەڕێوەبەرە گشتەکان لە ئێستادا هەردوو لیژنەی سامانە سروشتەکان و لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان لە نێو کۆبوونەوەکە وجودیان هەیە و ئەمە لەگەڵ ئەو ژمارە پەرلەمانتاران جگە لەو پەرلەمانتارانەی بزوتنەوەی گۆڕان کە لە نێو ئەو دوو لیژنەیەدان و ئەنجومەنی پارێزگاکانیش لێرەدا وجودیان هەیە لە نێو کۆبوونەوەکەدا بەشداریان لە کۆبوونەوەکە کردووە و ئەمە بێزگە لە نوێنەری کەناڵە حیزبەکان کە جگە لە بەسوتنەوەی گۆڕان حیزبەکانی دیکە نوێنەری کەناڵەکانیان لێرە لە نێو کۆبوونەوەکەدا وجودیان هەیە و بەشداری کۆبوونەوەکەی ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران و پارێزگاکان و بەڕێوەبەرە گشتەکان و ئەنجومەنی پارێزگاکان و کەناڵی ڕاگەاندنی سەر بە حیزبەکانیان کردو کە لە ئێستادا لە نێو هێرش دێ گەشتە بوری یان نوچەیاندا تەبەحساڤەیەکێ کرد و تەنێ ڕێبهێندە کەناڵێن حزبی هاتیەدان تەڤلی جوینێ ببن گەلۆ ڕێبوەژی هاتیەدان تەڤلی جوینێ بنیان نە. بەڵێ شوان من وەڵامی پرسیارەکە دەدەمەوە بەڵام سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر لێرەیە بە فرسەتم زانی لێدوای لێ وەرگرم کە بەشدارە لە کۆبوونەوەکەدا دواتر وەڵامی پرسیارەکە دەدەمەوە کاک عەلی ئێوە بەشداریتان لە کۆبوونەوەکەدا کردووە کۆبوونەوەکە تا ئێستا چۆن دەڕوا و باسی چیتان کردووە؟ بەڵێ زۆر سپاس سەرەتای دەستپێکردنی کۆبوونەوەکە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەکو کۆبوونەوەیەکی کراوە لە شێوەی نیمچە کۆنفرانسێکە کە ئەو کۆبوونەوەی بۆ ئەوەیە ئەو داهاتی دێتە دەستمان بەشی ئەوە ناکە کە بکرێتە خەرجیەکانمان بۆیە کرا بە چەند پەناڵێک بۆ ئەوەی تا ئێوارەش بەردەوام دەبێت لەوانەیە تا سەعات 4 تەواوبین لەو کۆنفرانس کۆبوونەوەیە بە حەقیقەت بەشی سەرەکی ئەوەیە زیادکردنی داهات و کەمکردنەوەی خەرجی ئەو دوایان دوو پەنێڵی زۆر گرنگن کە ئەمن لە کەمکردنەوەی خەرجی بە بەشدار دەبم و ئەوەی لێرە بەشدارن حکومەت بەگشتی زۆربەی وەزیرە بەڕێزەکانن و پەرلەمانتاران و پارێزگارە بەڕێزەکان خەڵکانی جامیع و زانکۆ و شارەزایان خەڵکێکی زۆر بەشدارە بۆ ئەوەی لەم کۆبوونەوەیدا بە دوو پلانی بچووک دەربچین پلانێک ئانی بێکە لەو یەک دوو ڕۆژە جێبەجێ بکرێت پلانێکیش مامناوەندی بی لە ماوەی 2-3 مانگ بتوانین جێبەجێ بکەین. بە حەقیقەت جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئیشارەتی بەوەدا کە لەو قەیرانەش دەرباز دەبین دەبێت دەرباز بین چونکە قەیرانێکی زۆر گەورەیە و ئەوەی هەیە کە ئەو داهات و بە هەموو داهاتەکانی ناوخۆ و دەرەوەش کە دێتە دەستمان بەشی موسەی 1,400,000 ناکە بۆیە ئێمە چەند پلانێک لە مەزندەمانە کە پێشکەشی حکوومەتی بکەین بۆی کەمکردنەوەی خەرجی کە من بەش بە حاڵی خۆم بەشدار دەبم لە پەناڵی کەمکردنەوەی خەرجی باسی لە مەرکەزیەت دەکرێت لە کۆبوونەوەی ئەمڕۆدا بەخۆی جەنابیان ئیشارەتی بەوەدا کە چ دەسەڵاتێک پێویستە بە تایبەتی لە کۆبوونەوەیکی مسەغەر لەگەڵ جەنابی پارێزگارەکان و جێگر هەل لە دانیشتێکی بچووک تی من لەگەڵ ئەوەم چی پێویستە پێشکەشی ئێمە بکەن بە بۆتانی بکەین لا مەرکەزی نییە بەڵکو شۆڕبوونەوەی دەسەڵاتە شۆڕبوونەوەی دەسەڵاتی دارایی بۆ پارێزگارەکان کە ئەوەیە دەتوانرێت لە خزمەتگوزاری ئانی پێشکەش بە هاوڵاتیان بکرێت. تا ئێستا باسی چی کراوە تا ئێستا شتی گرنگ لە کۆبوونەوەکەوە کە باس کراوە و پێتان وایە تاکەی بەردەوامە بێم کۆبوونەوە چی قسەی کردو لە ژوورەوە تانانەت بۆ تا سەعات 4 لەوانەیە بەردەوام بێگە پێویست بکە زیاتریش بەڵام ئەوەی باس کرا پێشەچێک بوو لەلایەن بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەگەڵ جێگرەکەی و هەندێک لە برادرانیش پێشنیاریان کرد کە چۆنێتی ئیدارەی پەنێڵەکان بکرێ و هەر ئەوەندە بۆ ئێستا دەست پێ دەکا کۆبوونەوە چارەسەری گرنگ تا پێ لە کۆبوونەوەی ئەمڕۆدا بەتەکید یعنی ئەو هەموو خەڵکە شارەزاو لێ هاتووە کۆبوونەوە ئەکید بەرهەمێکی زۆر باشی دەبێت بە تایبەتی پەرلەمانتاران بەشدارن ئەنجومەنی پارێزگا خۆم بەشدارم بە حەقیقەت من پارێزگاری هەولێر ئاگاداری کردمەوە و زۆر خەڵکی لێ هاتوو لە جامیعەش بەشدارن طبعاً وەکو پێشنیارم کرد دوو پلانی ئانی پلانێکی ئانی و پلانێکی مامناوەندی دێتە گۆڕێەوە ئەمڕۆ پلانەکە ڕاتگەین یاخۆت هەر گفتوگوی لەسەرەکری ئای ئەمڕۆ ڕاگەیەندرێت لە کۆتایی کۆبوونەوەکەدا بەتەکید پێشنیارەکان یەک دەخرێن و ڕادەگەیەندرێت من بەش بە حاڵی خۆم 2-3 پێشنیاری ئانیم هەیە بۆ حکوومەت لە کەمکردنەوەی خەرجی بۆ نمونە چەند فەرمانگەیەکی حکوومەت لە باڵەخانەی کرێدان ئەوانە لە باڵەخانەی تر شوێنیان بکرێتەوە بەپەلە حکوومەت بکرێ چەند وەزارەتێک یەک بخە یعنی زۆر لە وەزارەتە
وڵاتەکان یەک بخات و موچەی ئەو بەڕێزانەی کەەوە ئێستا موچەیەکی زۆر لە دەرەوەی وڵاتن دانیشتون لە تەقاعودی و لە ئەوانەی تر ئەوانە ناڵێن بەبڕێ بەڵکو ئەوانە پۆسپۆن بکرێ ئەوانەی ناو شار و خەڵکە هەژارەکە موچیان زیاتر گرنگی پێ بدرێت. ئەو پلانەی ئەمڕۆکە ئێوە باسی لێەوە دەکەن گفتوگۆ لەسەرکە پێتان وایە قەیرانی دارایی چارەسەر بکە یاخود ئەم دۆخەی موچەی فەرمانبەران چارەسەر بکە؟ خۆی بە تەئکید بەشێک لەو دۆخە چارەسەر دەبێت لەو کۆبوونەوە چونکە تاوەکو ئێستا حکوومەت بەو شێوەیە کۆ نەبووەوە لەسەر ئەو قەیرانە. قەیرانەکان زۆر بوونە بەڵام قەیرانی دارایی پێش هەموو کەوتو ئەویش بەهۆی دابەزینی نرخی نەودەوە هەروەکو دەزانن. چارەسەری ئانی چییە؟ چارەسەری ئێستا چییە؟ ئیدیجای چارەسەری ئانی ئەوەی من پێشنیارە طبعا پێشنیار دەبێت پەسەند بکرێت لەوێن دەروە پەناڵە ینی بەڵێ ینی بۆ نمونە کەمکردنەوەی سیارەکانی حکومی لەسەر شەقامەکان بە تایبەتی ئەو وەزارەت و ئەو فەرمانگانەی کە بۆ هاتوچۆی فەرمانبەران و چاوپێخشانەوەک بەو هەموو باڵەخانە کریانی کەەوە زۆربەی لەو دوایش بەکرێگیراون و زۆر خاڵیتر هەیە هەروەکو باسم کرد. کاتی کە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی قسەیان کە چی شتێکیان خستە ڕوو لە قسەکانە باسی وەزعی هەرێمی کوردستانیان کرد و جەختیان لەسەرەوەی کردەوە کە ئەمە لە هەرێمی کوردستان ئەگەر تێک بچێت لە هەمومان تێک دەچێت لە تاکە شخصێک تێک ناچێت و داعش 40 کیلۆمەتر لە ئێمە دوورە دەبێت ئێمە ناوماڵی خۆمان ڕێک بخینەوە دەبێت دووبارە دەست بە پلانێکی تر بکەینەوە بۆ ئەوەی بتوانین ئێمە ئیدارەیەکی باشتر بکەین لە ڕووی هەرێمایەتیەوە چونکە ئەوەی دێتە دەستمان بەشی ئەوە ناکا کە بیدەینە خەڵکو و پرۆژەی پێ بکەین بۆیە گوتی ئەوەی کەوە لە ڕابردوو لە سعری نەوت و لە وەزعی کەەوە هەبووە ئێستا ئەوە ناتوانین بە هەمان شێوە ئەوە جێبەجێ بکەین و ئەوە دەرسێکی باشە کە لی دەربچین بۆ ئیدارەیەکی باشتر. کە داهاتمانی بەکەمکردنەوەی خەرجی ئەم کێشانە لە هەرێمدا چارەسەر بێ چکە خۆتانەزان خەرجی کەمە ئێستا لە هەرێمی کوردستان کێشەکەوەیە مەسافەی 1000 میل لە یەک خطوە دەست پێ دەکات دەبێت دەست پێ بکەین بە تەئکید بەشێکی چارەسەر دەبێت بەشێکیش لە داهاتوێکی چەند مانجی تر دەبینین نەتائیزەکان. سەرجەم سەرۆکی ئەنجومەنەکان لێ وجودیان هەیە لەگەڵ پارێزگارەکان؟ پارێزگاری سلێمانی جەنابیان لێرەیە پارێزگاری هەولێر لێرەیە و منیش لێرەم ئەو جەنابیان خۆی منێ ئاگدار کردەوە پارێزگاری دهۆک نەخۆش بووە پارێزگاری هێڵەبجا نەهاتووە سلێمانی نەهاتووە نازام نەمدیتێ بە حقیقت بڵێم هاتوویان نەهاتووە بەس نەمدیت و منیش لەلایەن پارێزگاری هەولێرەوە ئاگدارکراوم بەشدار بووم. زۆر سپاس بڕێ. بڵێ ئەوەی کە شوان گوێتان لێ بووەوە قسەی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر عەلی ڕەشیدە کە بەشداری کۆبوونەوەکەی ئەمڕۆی کردووە دەمەوێت وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە کاتە لە من کرد بەڵام سەرەتا ڕێگەیان نەدا بەڵام ئێستا هاتوونێتە بەردەم هۆڵەکان نەک بۆ ژوورەوە ڕێگەمان نییە ڕووماڵ بکەین تەنها لە بەردەم هۆڵی سەعەد عەبدوڵڵای کە لێوەدا دەتوانی وەکو لە زوومی کامێرەکەشۆ دیارە ئەگەر هاوکارم بکرێت سەرجەم ڕێگەیاندەکان لێرەی ناتوانین لە ژوورەوە ڕووماڵەکە بکەین کۆبوونەوەکە وەکو ئاماژەی پێکرد لە ئێستادا دەستی پێکردووە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی داوایان کردووە کە ناوماڵی کوردی یەک بخرێەوە لەگەڵ ئەوەشدا خەرجەکان کەم بکرێتەوە بۆ ئەوی بتوان ئەو قەیرانەی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستانە تێ بپەڕێن. من باز لەوەش بکەم شوان نامیلکەیەک کە لە بەردەستی ئێمەدا بوو بە ئێمە گەشتووە لە ڕێگەی چەند وێنەیەک و بە ئێمە گەشتووە لەلایەن جێگری سەرۆکی حکوومەت یاریێم و سەرۆکی حکوومەت یاریێمەوە خسراوەتە ڕووکە ئەمڕۆ قسەی لەسەر دەکەن ئەویش قسەکان لەسەر ئەوەیە کە چۆن داهاتی هەرێمی کوردستان زیاد بکرێت چۆن خەرجەکان کەم بکرێتەوە و ئەگەر نەو دابەزێت چ بکەن لە ساڵی 2016دا ئەم پلان و چەندی پلانی دیکە لە نێو ئەو نامیلکێدا هەیە کە ئەمڕۆ لە کۆبوونەوەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و لەگەڵ وەزارەتەکان و لەگەڵ پارێزگارەکانە قسە و باسی لەسەر دەکەن ئەمڕۆ لەسەر ئەو نامیلکەیە قسە دەکەن کە بە تەفاسیلی سەرجە پرۆژەکانی حکوومەت هەرێمی کوردستان چۆن کاری تێدا بکرێت ئەنجومەنی پارێزگاکان و لە پارێزگاکان چۆن بکرێەوە پلانیان چێوێ بۆ ساڵی 2016 و بتوانن چۆن موچە دابش بکەن لە نێو ئەو نامیلکەدا هەیە وا بڕیارەکە ئەمڕۆ قسەی لەسەر بکەن وەکو خۆشیان ئاماژیان پێکرد لە کاژمێردەوە نزیک بە کاژمێرێک و 20 خولەک دەبێت کۆبوونەوەکە دەست پایتەختاری ما کوردستانی گەلێک سپاس بۆ زانیاری